خۆشەویستانم سەبارەت بە بۆردومانەکانی فرۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەر ناوچەی سیدەکان و دەڤەری برادۆست ئێستا ڕاستەوخۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی وەردەگرین. کاک ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. وەڵا کاکزانە سڵاو لە تۆ و لە تەواوی بینەرانی بەڕێزی. جگەلەوەی کە ئێمە لە ناو هەواڵەکاندا ئاماژەمان پێدا ئەوەی کە زانیاریە لە بەردەستی بەڕێستان وەک پەیامنێری پەیام سەبارەت بە بۆردومانەکەی بەرەبەیانی ئەمڕۆی سوپای تورکیا بۆ ناوچەکە چی بووە؟ بەڵێ کاکزانە دیارە بەرەبەیانی کاتژمێر 8:50 بەرەبەیانی دارێش فرۆکە جەنگیەکانی بۆردومانی ناوچەی برادۆستەکان دیارە بە پێو زانیاریانی وەرمانگرتووە ئاماژەی بۆدا کە دوو پێچی چاودێری بۆردومانی ناوچەکان کردووە و بەپێی وتەی بەڕێوەبەری سیدەکان پارێگایە شبەکەکە لە ناوچەیە کراوەتە ئەمان و هەرگیز لە پوش و پاوانی ناوچەکە بڕوە بۆیەوە دەتوانەوە ئاگرەکە لە ناوچەکە کۆنتڕۆڵ بکرێەوە ئاماژەی بۆدا کە تورکەکانی بەرگری شارستانی ناکات ئەمسالە بە حوکمی ئەوەی ناوچەی شارستانی سەختن و هەر بەها چەکدارانی تورکەکەش ناوچەی حکومەتەکەن ئاماژەی بەوەدا بەڕێوەبەری ڕێگە بەفیلمەکانیەوە نادرێت بستنە ئەو ناوچە دیارە ناوچەکانیش کە بۆردومان کراون لەلام فرۆکە جەنگیەکان کە ناوچەی خواسی بووە ئەو ناوچەی خوا ئاگریەوە ناوچەی سینەوە ئەو پێساشتەکە لە دەڤەرەکە. بەڵێ ئازاد ببوورە من بەباشی گوێبیستی دەنگی ئێوە نەبووم لە تۆپبارانەکەی تورکیادا بەپێی ئەوەی کە ئێوە وەک تیمی ڕۆژنامەوانی پەیام ئاماژەتان بۆدا کە تیمەکانی بەرگری شارستانی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان ناتوانن سەردانی ئەو ناوچە شاخەویانە بکەن لەبەرەوەی کە لە بەردەستی پارتی کرێکارانی کوردستاندایە. بەڵام ئەوەی کە زانراوە و زانیاریتان لەسەری هەبێ بەهۆی ئەو تۆپبارانەوە هیچ هاوڵاتیەک یاخود هیچ گوندنشینێک هیچ جوتیارێک بریندار و شەهید بووە یاخود نا؟ بە پێو زانیاریانەی کە ئێمە هەمانە هیچ گوندنشینێک لە ناوچەکە و هیچ هاوڵاتیەک بەر بۆردومانەکە نەکەوتووە، تەنها زەرەر و زیانی بڵێ مادی بەر پاوان و پوش و پاڵاشی ناوچەکە کەوتووە. زۆر باشە، سوپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.